هەست پێ دەکەم لە هەولێر چاولێکەریەکەیە هەموو بە یەک ستایلی وەگرتیا ناکرێت ئەمە خەڵکێکمانێ ئیبداع دەکەن لەو ستایلەی ناکرێت و بەڕاستی بە دوو ڕێی جەماوەڕ بکەیت دەبی تۆ جەماوەڕ بە دوو ڕێی خۆت ڕابچێش ئەمە تەمەشا دەکەین ستایلێکی گۆرانی گوتن چەند ساڵە لە هەولێر ینی ساحێبەکەی با لە خۆی لە ساحێبەکەی و چەند کەسێک لێ بگەڕێن کە ئیبداع دەکەن لە بابەتی تۆ ناکرێ هەمومان بەیەکەوە یەک جۆرە سیارە لێ بخۆین هەمومان بەیەکەوە لە یەک گۆرانی بێژێڕام دەبی زین گۆڕانکاریەک هەبیتن هەین تەمەشا دەکەم خەڵکەکی زۆر ینی مبدی عالم لە ستایلەکانیت کە ئەمە بە یەک جۆرە ستایل وەجیرا لە هەولێرتەوە خۆ هەولێر هەر ئەوەی نییە هەنی نازانم ئەوجە دەستە بە ئەنقەستە هوەری وەڵام لە ناوچەگەری لە کنە من نییە بەڵام باسی دەوڵەمەندی و سروشتی هەولێر دەکەم کە چەندین ستایلی جوان لە هەولێر هەیە بەڕاستی هەر ئەوە نییە بەڵام نازانم بۆ پەری پێ نەدرایە یان هەر ئەو بابەتەکانیت کە ناگوترێتەوە ستایلەکانیت کە ناگوترێتەوە